پرسەکان لە مێژووی کۆنونوێی کوردیدا ڕۆڵێکی گرنگیان لە پرۆسەی ئاشتەوایی تاک و خێزان و هۆز و عەشیرەتەکان گێڕاوە. ئەو نەریتە پەڕیوەتەوە بۆ کایی ژیانی حیزبایەتی و سیاسی. ئەمەش لەو وێزگە مێژوویەدا بەرجەستە بوو کە گرژیەکانی دوای ڕاپەڕین گەیشتبوونە حاڵەتی تەقینەوەی ناوخۆیی. بە جێڕانەوەی ڕووفاتی هەریەک لە مستەفا بارزانی و ئیدریس بارزانی لە شاری شنووی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ زێدی خۆیان جەلال تاڵەبانی لە پێنجوێنەوە تا بارزان بەشداری لە مەراسیمی گەڕاندنەوەی ڕووفاتەکان کرد. بەوەش ئاوی بە ئاگری ژێرکای ناکۆچەکانی پارتی و یەکێتیدا کرد و تەقینەوەی شەڕی ناوخۆی دواخست. یەکێکی دیکە لە نمونە بەرجەستەکان پرسەی حەمایلخانی زیێباری هاوسەری مەلا مستەفا و دایکی مەسعود بارزانی بوو. کاتێک نەوشیروان مستەفا بێ گوێدانە ناکۆچە سیاسیەکانی لەگەڵ پارتی پرسەکەی کردە وێزگەیەکی گرنگی شکاندنی بەستەڵەکی سیاسی نێوان گۆڕان و پارتی. وەک دەوترێت هەموو هەورێک بارانی پێوە نییە. پرسەی فاتیمە قادر هاوسەری شێخ جەنجی تاڵەبانی مامی باڤڵ تاڵەبانی لە بەهاری 2023دا لە کاتێکدا بوو کە لاهور جەنجی و باڤڵ تاڵەبانی شی و تیریان لە یەک دەسوی. بەڵام باڤڵ تاڵەبانی خۆی گەیاندە پرسەکە بێ ئەوەی ڕێگە بدات هیچ کاریگەریەک لەسەر بڕیارەکانی دابنێت. بە ساردی سڵاوی لە لاهور جەنجی کرد. بەو خۆگریەی باڤڵ تاڵەبانی پرسەکە نەبووە وێزگەیەک بۆ تواندنەوەی بەستەڵەکی نێوانیان. هیچ شتێک لە هاوکێشەی پەیوەندیەکانیان گۆڕانی بەسەردا نەهات. لەم هەلومەرجە زیاتر لە 2 ساڵە پەیوەندیەکانی پارتی وێچێتی ئەگەرچی ڕووکەشانە ئاسایی دەردەکەون، بەڵام لە ناوەڕۆکدا گرژیەکان و پێداگیری یەکدی لەسەر شکاندنەوەی دەستی ئەوی دیکەیان تا دێت زیاتر دەبن. لە هەر وێزگەیەکی سیاسیدا بەرژەوەندیەکانیان بەیەکدا دەدەن. ئەگەرچی بەهۆی سازش نەکردنی هیچ لایەک لە بەرژەوەندیەکانیان ماوەیەکی زۆر بەسەر دوادیداری باڤڵ تاڵەبانی و مەسعود بارزانیدا تێپەڕیوە. ئەمڕۆ جارێکی دیکە باڤڵ تاڵەبانی لە تەنیشت مەسعود بارزانی دەرکەوت و لە پرسەی زەکیا بارزانیدا هاوخەمی و پەرۆشی بۆ دەربڕی. هێشتا دیار نییە ئەم دیدارە چەندێک کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئەو دوولایەنە دروست دەکات. بە تایبەتی ئەگەر سەرنج بدرێت باڤڵ تاڵەبانی دوان لەو کاراکتەرانی لەگەڵ خۆی بردەبوو بۆ پرسەکە کە هیچ کامیان لای پارتی پەسەندکراو نین. ئەوانیش قادر عەزیز سکرتێری پێشووی زەحمەتکێشان و ئایندەیە کە لە 1996 و دوای ڕووداوەکانی سیویەکی ئاب هیچ کاتێک دانووی لەگەڵ پارتی نەپڵاوە. هەروەها ئاسۆ مامەند کارەکتەری سەرەکی یەکێتیە لە کەرکووک کە پارتی بە یەکێک لە جێبەجێکارانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 دەزانێت. یەکێکی دیکە لەو کەسایەتیانی چانسی لە بەردەمە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بارزانی عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەریە. ئەگەرچی لە سەروبەندی هێرشە موشەکیەکەی ئێران بۆ سەرماڵی پێشڕەوت زەیی لە ئەولێر پەیوەندی تەلەفۆنی کرد بە بارزانیەوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە لەلایەن بارزانیەوە بایکۆت کراوە.